بێگومان ئەف کارێ دەبێ گپەکە کردی کاری شەربەزاریە یە پەکەکە نەخۆدیە عەردە پێشمەرگە خۆدیە عەردە پێشمەرگە ئەو مافێوەی پاراستنە هەرێمێ بکێ پەکەکەش کوردستانە تورکی بێ کوردستانە عراقی برەنگەکی لەشکەری خۆ ببین و خۆدیە مالێ ئەوێ تم ئەڤ ناکوکیە چێ بڤن وەک دەمەک بوریژی چێ بوو دوێ ئەم لە هەرێما کوردستانی بنەرن هەرێمەکە ئازاد هەرێمەکە فدرال هەرێمەکە دستوری باوەری پێهاتیە نابێ هەر هێزێک ji کوردستانê bê rewşê wan zehmet bê bên herêma Kurdistana Iraqê tev leşkerê xwe û serêşaniya çêkin ev divê PKK li xwe vegere û nabê bi vî rengî berdewam bike hebûna wan li Şingal li Mexmûr li gelek herêmê din ev giş şaşiyê فهد بێژم هەرێما کوردستانە عراقê divê bi rengekî din danûstendinê bike diyalogekê veke li ser vê mijarê û divê çareseriyek demkî jêr bive ne şolê 10 roj 15 roj din û mehek din û du meh de dîsa vegere ne wilo be bi rastî ew ê rewş xerab bil Kurdistanê